کاتەکەش بێگومانەکو هەمیشە بەتەوەری سۆدیۆ دەست پێکەن. جا لە ئەمڕۆ و لە بەرنامەی ئەمڕۆی کورسات مەگەزینە ئەوڕێک لە خەبات و وەفاداری خانمی تێکۆشەر خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەینەوە. جا بەچی لە ڕێگەی ناساندنی کتێب و بەڵگە فیلمی گوڵبژێرێک لە باخچەی خاتوونێک کە لەلایەن دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانیەوە لە مەراسیمێکی شایستەیە و لە یادی 78 ساڵەی تەمەنیدا بڵاو کرایەوە. جا پرۆژەیە کە تیشک ئەخاتە سەر مێژوێکی پڕ لە داهێنان و لە پشگیریکردنی گەنجان و لە پشگیریکردنی گەنجان و ژنان و هەتاوەکو ئەگاتە دامەزراندنی دامەزراوەی خاک و دەستگای میدیای کورسات کە هەمیشە هەوڵی داوە کە پاراستنی هەوڵی ئەوە بۆ کە زمانی کوردی بە هەمیشەی وە کللتوری کوردی بپارێزێت. جا بۆ ئەمە بەسەر شمیوانداری کاگرەژان حەسەنمان کردووە کە بەڕێزیان بەڕێوبەری ئەرشیفی دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانین. کاگرەژان بفەرمون بۆ سودەی کورسات مەگەزین. کاگرەژان سلااو لێبێت و بەخێر بێت. سپاس بۆ تۆش. کاگرەژان جا سەرەتاش یەکسەر بە ئەوە دەست پێکەم. ئەمەوێ پێناسەیەکی دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی مامۆ بکەی با بزانین پێناسەی ئەم دامەزراوەیە چۆن بۆمان. بەڵێ دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی وەکو دامەزراوەیەکی ناحکومی قازانجنەویستی بێلایەن کار دەکات بۆ کۆکردنەوەی ئەرشیف و ژیان و خەباتی سەرۆک جەلال تاڵەبانی و خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد. بێگومان هەموو دامەزراوەیە کە دامەزرێ کۆمەڵێک ئامانجی سەرەکی هەیە. یەکێک لەو ئامانجانە پاراستنی توراسی سەرۆک مام جەلال و هێرە و خانەوەکو دەستکەوتێکی نەتەوەی و نیشتیمانی و هەروەها دابینکردنی سکۆلەرشیپە بۆ هەموو ئەو خوێندکارانی کە یانێ بە شوویەکی زانستی توێژینەوەی ماستەر و نامی دکتۆراکانیان لە دەروی وڵات بەدەست بێن کە دامەزراوەکە هەلی ئەڕەخسێنە بۆ خوێندکارانە و هەروەها دەستڕاگەشتنە بە هەموو ئەرشیفانی کە بەشێکن لە ئەرشیفی نیشتیمانی واتە ئەرشیفی سەرۆک جەلال تاڵەبانی و ئەرشیفی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەک بەشێک لە ئەرشیفی نیشتیمانی ئەبنە سەرچاوێکی گرنگ بۆ توێژینەوەی زانستی و کەسانی کە ئەیانەوێت توێژینەوەی زانستی بکەن. بێگومان ئەم دامەزراوەیە لە جگە لە ئامانجەکانی بە دەستڕاگەشتنی بە هەموو ئەرشیفانە هەوڵەدا ئەرشیفی نیشتیمانی دروست بکە کە ئەمەش خەونیشی گەورە و لە مێژنی نەتەوەکەمانە کە بتوانین لە ڕێگەی ئەم دامەزراوەیەوە ئەم کارە بکەین. بێگومان هەموو ئەم کارانش کە دەکرێت بە سەرپەرشتی ڕاستەخۆی سەرۆکی دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی باڵێز دکتۆر محەممەد سابیر ئەنجام دەدرێت کە هەموو هەوڵ و وچانەکانی خستۆتە گەڕ بۆی کە بتوانین ئێمە لەو دامەزراوە خزمەتە نیشتیمانیە بکەین. زۆر باشە دەستان خۆش بێت بە هیوای بەردەوامی. کەواتە کاگرەژان با ئێستا باسێک لە کتێب و بەڵگە فیلمەکە بکەین کە ئەو ڕۆژە نمایش کراو کە بە ناوی گوڵبژێرێک لە باخچەی خاتونێک لە ڕووی مێژووی و هەروەها کللتوریەوە ئەتوانین بڵێ چی بە ئەرشیفی خەباتی ژنی کوردە بەخشێت. بێگومان ئەگەر ئاوڕێک بینەوە لە خەباتی ژنان لە ماوەی 100 ساڵی ڕابردووە هەن ئەو ژنانی کە خزمەتیشی گەوریان بە بواری خەباتی هەم سیاسی هەم کەلتوری و ڕۆشنبیری لە کوردستان ناکردو. بێگومان خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد پشکی شێری لەو خەباتە کەلتوری و نیشتیمانیە بەرەکەوێ بۆیە دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی وەکو ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی هەوڵی داوە کە هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە ژیان و خەباتی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدەوە هەیە کۆی بکاتەوە کولتوراسێکی نەتەوەیی. بۆیە ئێمە وەکو دامەزراوە هەموو هەوڵەکانمان سەر کردوتە بۆ کۆکردنەوەی ئەو ئەرشیفە. بێگومان ئێمە لەسەر سێ بنەمای سەرەکی کارەکەین وەکو بەشی ئەرشیفی دامەزراوەکە قۆناغ یەکەم بریتە لە کۆکردنەوە بە دروستکردنی ڕاڵێکی فراوان هەم لە کوردستان هەم لە عێراق و هەم لە دەرەوەی کوردستان بۆ کۆکردنەوە ئەرشیفە لە ڕێگەی ناوەندەکە کەلتوریەکان ناوەندە میدیایەکان و حزبی و ناوەندە ڕۆشنبیریەکانەوە دەستمان ڕاگە بۆ ئەرشیفە دومینان پاراستنە کە ئێمە بە دروستکردنی یاداشی لێکتێگەشتن لەگەڵ ناوەندە جیهانیەکان بە باشترین تەکنۆلۆژیای سەردەم ئێمە ئەرشیفی ئەو مادانە ئەکەین کە ئەرشیفی ئێرۆخانیش بەشێکە لەوە. قۆناغی سێمیش بریتە لە پەرەپێدان. ئێمە ئەرشیفەمان کۆکردوێتەوە چی لە دروستەکەین؟ بێگومان یەکەمین بەرهەمێکە بۆ ئەرشیفی ژیان و خەباتی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد کردومانە ئەم کتێبەیە کە کتێبی گوڵبژێرێک لە باخچەی خاتوونێکە و لەگەڵ ئەو بەڵگە فیلمەی کە کردومانە. بێگومان ئەمە قۆناغی یەکەمی کارەکەیە، پاکێجی یەکەمی کارەکەی. ئەمە پرۆژەیەکی استراتیژی درێژخایەنێک ماوە درێژە بۆ کۆکردنەوەی و ئەرشیف و جارێکتە خستنەوە بەردەستی ئەو کەسانی کە ئایانەوێت لە ژیان و خەباتی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد تێبگەن. زۆر باشە کەواتە لەم کتێبەی کە لە بەردەستی تۆیە زیاتر تووشی خراوەتە سەر چ لایەنێکی ژیانی خات و هێرۆ ئایا لایەنە مرۆیەکەیەتی یاخود ئەتوانین بڵین لایەنە ڕەهەندە سیاسییانیش لایەنە مرۆی و هونەری و میدیاکەیەتی؟ لە ڕاستیدا ئەم کتێبی کە لە بەردەستایە کارکردنە لەسەر بەشێکی مێژووی
خەباتی کەلتوری خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد. ئێمە لەم کتێبەدا چاوپێکەوتنمان کردووە لەگەڵ ئەو کەسایەتیانی کە کەسایەتی یەکەم بوون لە دامەزراندنی کۆمەڵێک پرۆژەی کەلتوری هەم لە شاری سلێمانی هەم بە شێوەیەکی گشتی لە کوردستان. بۆ نمونە بەشی یەکەمی کارەکەمان لە ناوەندی چاپەمەنی و ڕاگەاندنی خاکەوە دەستمان پێ کردووە. چاوپێکەوتنمان کردووە لەگەڵ کاک زایر سدیق وەکو دەستەی دامەزرێنەری ناوەندی چاپەمەنی و ڕاگەاندنی خاک، دکتۆر شەرک و عەبدوڵڵا ئاکۆ غەریب، کاک باسەت و هەروەها کاک خەبات عەزیز و کۆمەڵێک کەسایەتی تر کە لێرە ئەزموون و ژیانی خۆیان لەگەڵ لەناو پرۆژەکانی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەخەنە ڕوو. من ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەمە بەشی یەکەمی پرۆژەکەمانەکەی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە دوای ڕاپەڕینە و چرخانێکی گەورەی دروست کرد لە مێژووی ڕاگەاندنی کوردیە بۆی کە توانی یەکەمین میدیای ئازاد لەو قۆناغایەدا بمەزرێنێت کە تەلەڤیزۆنی خاک بوو. لە بیرمان نەچێت لەو قۆناغای مەلبلانێکی سەختی ناوخۆیی هەبوو. کۆمەڵگەی کوردی دابژوو بەسەر کۆمەڵک بەرەیە وەلەو خۆی لە چاوپێکەوتنەکانە باسیەکە لەو ئەرشیفەی کە هەمانە ئەڵێ ڕنگ ببوو بە کێشە لە لای منداڵ. تەنانەت ئەو کاتە بیری لەوە کردبەوە کە چۆن ڕەنگەکان ئاسایی بکاتەوە لەناو کۆمەڵگەی کوردیە. بۆی بیری لەوە کردەوە کە تەلەڤیزۆنێک هەبێ کە کۆکەرەوەی هەموو ڕەنگەکان بێ. لەو قۆناغەدا توانی بە هاوکاری ئەو کەساتیانی کە باسم کرد ناوەندی چاپەمەنی و ڕاگەاندنی خاکدا بمەزرێنێ کە لەگەڵ ئەوەشا کە تەلەڤیزۆن بوو بە تەلەڤیزۆن کاری تری بە دووادا هات کە هیچ بریتی بوو لە دەرکردنی گۆڤاری سوخورمە کە خەون بوو لەو سەردەمەدا بتوانێت گۆڤارێکی کاریکاتێر هەبێت و دەستخاتە سەر ئەو برینانی کە کۆمەڵگەی کوردی لەو قۆناغەدا پێوەی ئەناڵان. بۆیە ئەو توانی لەگەڵ دکتۆر شێرکۆ و ستافی سوخورمایە توانیان ئەو وەچەرخانە گەورە لە بواری ڕەخنەی میدیایە دروستکەن کە گۆڤارێکی کاریکاتێر بوو بۆ ئەو کەسانەی کە لەو سەردەمە سەڵیان ناکردەوە لە هەموو ئەو نادادی و کارە خراپانی کە لەو قۆناغە سەختەی کۆمەڵگەی کوردیە هەبوو. وە جگەلەوە گۆڤاری خاک وەکو دکتۆر شێرکۆ لە ناو کتێبەکە و لە بەڵگە فیلمەکەشا باسیەکە ئەو سەردەمە حەساری سەقافی هەبووە. هیچ با بڵێن زانیاریەکی گشتی لە دەرەوەی کوردستان یاخود لە شوێنێکترەوە نەگەشتەوە بە خوێنەری کورد. بۆیە ئەوان بیریان لەوە کردوتەوە کە ئەو زانیارانەی کە لە ڕێگەی سەتەلایت کە و سەردەمە زۆر کەم بۆ لە ڕێگەی ئەو گۆڤار و ڕۆژنامانی کە بۆیان هاتووە ئەوان وەریان گرتو جایەکتر لە زمانەکانی عەرەبی و فارسی و ئینگلیزیەوە وەریان جێڕاوە بۆ کوردی و لە گۆڤاری خاکە بڵاو کراوەتەوە. وەی شتێک زۆر گرنگە حەزەکەم ئاماژەی پێ بکەم خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەبێتە خاوەن ئیمتیازی گۆڤارەکە و مانگانە لەو گۆڤارەدا بەشێکی هەبوو بەناوی بە کورتی کە هەموو مانگێک بۆ چوونەکانی خۆی لەسەر بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و کەلتوری لە کوردستان لەو بەشایە خستۆتە ڕوو کە ئەمە خۆی بۆ خۆی ئەرشیفێکی ئێزگار دەوڵەمەندە کاتێک کە بە کورتیا خوێنیتەوە لە دید و تێڕوانینی دادەهێرۆ تێگەی کە بیرکردنەوەی چۆن بوو بۆ ئەو قۆناغە بتوانێت گەشەسەندنی کەلتوری میدیایی و گەشەسەندنی بواری ڕۆژنامەگەری و تێڕوانینی ئەو بۆ خزمەتکردنی کۆمەڵگەی کوردی کە زۆر لە خۆبردووانە کاری کردووە توانرێ لەو بەشانی بە کورتیا هەست بە هەمووی بکرێەوە بەشێکی گێڕانەوەی ئەو مێژوە لەوێدا ئابینیتەوە. خۆشبەختانە ئێمە وەکو دامەزراوی سەرۆکوزەڵات تاڵەبانی توانیمانە هەموو ئەو ئەرشیفەی گۆڤاری خاک بێنینەوە دامەزراوەکەەوە بە باشترین کوالیتی سەردەمی ئێستا سکانی بکەین وەکو ئەرشیفی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد. ئێستا خەریکی قۆناغی و دۆمان دەست پێ کردو گۆڤاری سوخورماکەین وە پەیوەندی و ئەلێرەوە ئەمێ پامێک بگەێنم کە ئەمە زۆر گرنگە. پرۆژەی کۆکردنەوەی ئەرشیف و پرۆژەکانی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد بەردەوامە. لە ڕاستیدا ئەتوانین بڵین لە زنجیرەیەک ئەمە تەنها بەشی یەکەمەوە دەستپێکەکەیەتی ئەم کتێبە ئەمە تەنها بەش یەکەم بەڵگە فیلمەکە بەش یەکەمە. من لێرەوە ڕایەگەێنم بۆ هەموو هونەرمەندان و نووسەران و ئەو کەسایەتیانی کە سەردەمانێک لە ناو پرۆژەکانی دادەهێرۆیە بوون دڵنیایانەکەمەوە لێرە کە هەمویان بەسەرەکرێنەوە و چاوپێکەوتنیان لەگەڵاکرێ مێژووی خۆیان لەگەڵ دادەهێرۆیە تۆمارەکرد و بە هەمان شێوەکو کتێب و بەڵگە فیلم ئێمە وەکو دامەزراوی سەرۆکوزەڵات تاڵەبانی وەک پێشتر وتم بە سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنابی بەڕێز باڵێز دکتۆر محەممەد سابیر و کاک یوسف زۆزانی کە جێگری سەرۆکی دامەزراوە و هەموو ئوستافە ماندوونە ناسی کە لە دامەزراوەکە هەنکاری بووەکەین بۆی جارێکتر ئەمە بخێنەوە بەردەستی خوێنەران و ئەو کەسانی کە توێژینەوەکەن لە مێژووی خەباتی ژنانی کورد کە خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەستێرێکی گەشاوی ئەو مێژوەیە. بێگومان کەواتە کاگرەژەم بابینە سەر باسکردنی کۆکردنەوەی بەڵگەنامە هەروەها دروستکردنی بەڵگە فیلمەکە و هەروەها کتێبەکەش چەندێک کاتی کێشاوە. ئێوە پشتان بە ئەتوانی بڵێن بە چ سەرچاوە ئەرشیفێک بەست هەڵبەت بەڕێستان
ئەتوانین بڵین بەڵگە فیلمەکە بەڕێستان کاری مۆنتاژتان بۆ کردو و دروستان کردووە. بێگومان ئێمە کاتێک کە کاک دکتۆر محەممەد سابیر بیرۆکەکەی باس کرد ڕاستەخۆ من لەبەروی ساڵانێکی زۆر من خۆم هەر لە خاکە کارم کردووە ڕاستەکەی هەر دادێرش کاتی خۆی سەپۆرتی میشانەیە کرد زۆر بە وردی کە باسی کرد ڕاستەخۆ من بیرم لەوە کردەوە کە لە ناوەندی چاپەمەنی و ڕاگەاندنی خاکەوە دەست پێ بکەین و نزیکی ماوەی 10 مانگ زیاتر ئێمە زۆر بە وردی کارمان لەسەر کرد چونکە چاپێکۆتمان لەگەڵ هەموو کەسایەتیانەیە کرد جگەلەوەی کە مێژووی خۆیانە ژێڕنەوە لە ناو پرۆژەکانی دادەیە زۆر بابەتی تریشیان باس کردو کە زۆر کەس تا ئێستا هەر نایزانێ من حەزەکەم نمونەتان بۆ باسکەم لەسەرەوە دادێرۆ یەکەمین کەس بوو کە دەستەی فریاکەوتنی قەڵای دامەزران قەڵای هەولێر چونکە لەو سەردەمەیە با بڵێن بارودۆخی کێزگار سەخت بوو قەڵای هەولێری ژێشێکە لە سمبولە هەرە گەورەکان یعنی ئەبینی تێڕوانینی هێرۆخان بۆ شوێنەوارەکانی کوردستان لە چه ئاستێکا بۆ لەو سەردەمەیە دەستەی فریاکەوتنی قەڵای دامەزراند و بۆ پاراستنی قەڵای هەولێر کە بەداخەوە کەس باسیەم مێژووە ناکە شتێکی تر کە زۆر گرنگە یەکەمین کەسێک کە بیرۆکەی دامەزراندنی گەلەری لە هەولێر پێشکەشکرد هەر دادەهێرۆ بوو کە گەلەری ئەربێلا بوو لە هەولێر بۆ کۆکردنەوەی نووسەران و هونەرمەندان بۆ ئەو کەسایەتیانەی کە کەسایەتی ڕۆشنبیر بوون لەو قۆناغەوە ئێستاش لە ژیانە ماون خۆشبەختانە بوون دوکتۆر فەراتوور باڵچێ بوو لەو کەسایەتیانە کە لەو گەلەریە بوو بۆ منەوە مەمەستا شێرزاد حەسەن کە لەو قۆناغەیە با بڵێن ئەوانیش پەیوەندیکی بەهێزیان لەگەڵ دادەهێرۆیە بوو نەکەر ئەوان زۆربەی زۆری هونەرمەندان و نووسەران و هێرۆخان ڕۆڵی گەورەی هەبووە لە نەک تەنها لە بواری کەلتوری و هونەریە تەنان لە بواری تەندروستیە بوون دکتۆر شێرکۆ هەر لەم کتێبە باسیەکە نەخۆشخانەی با بڵێن بوژانەوەی دڵ ئەوەی کە ئێستا لە سلێمانیە بەشیشی گرنگ و دیاری سێکتەری تەندروستیە لە شاری سلێمانی لەو سەردەمەیە ئەگەر کەسێک قەستەرەی دڵی هەبووە یاخود کێشەی دڵی هەبووە ئەبووە بچووە بۆ ئەردەن و بۆ ئێران و ئەمانە بەڵام لەسەر دەستپێشخەری هێرۆخان توانرا ئەو بەشە بکرێتەوە خەڵکێکی زۆر سوودی لەو بەشە بینی تەنانەت بەشی با بڵێن فەحسی خوێن بۆ ژن و مردانی کە زەواجەکەن بۆ لەو سەردەمەیە زۆر مشکلەی نەخۆشی سالاسیما هەبووە و ئەو توانیوێتی لە ڕێگەی بەشی تەندروستیەوە زۆر بابەتی تر کە کەس ئاگای لێن یاخود کەس نایزانە بوو ئێمە ئەرکە لە سەرمان کە بتوانین ئەو مێژووە لە خەبات و تێکۆشانی هێرۆخان کۆ بکەینەوە بیپارێزین چونکە هێرۆخان خۆی با بڵێن تایبەتمەندیشی هەبوو کە نویستۆ لە پرۆژەکانە دەرکەوێت زۆر جار باسی ئەوە کراڵی هێرۆخان پرۆژەکانی تەنها لە شاری سلێمانی بوو نەخێر بێگومان وانە هەموو کوردستانی گرتوێتەوە یەکێک لەو نمونانە پرۆژەی پیکەرسازانی کوردستان قەڵای هەولێریش بۆ پرۆژەی یەکەمین پیکەر کە دروست کرا لە چوارچەوەی پرۆژەی پیکەرسازانی کوردستان لە ڕەواندز بووە کە خۆی لە قەڵاتچوالان و ڕۆشتە بۆ ڕەواندز پەردەی لەسەر پیکەرەکە لاداوە بۆ ئێمە توانین بڵێن پانۆرامایکی گەورەیە هێرۆخان ئەکرێ ئێمە وەک گوتم هەموو پرۆژەیەکی درێژخایانە و زۆر بەوردی هەموو قۆناغەکانی ژیانی ئێمە ژیانی کۆکەینەوە و کاری لەسەرەکەین زۆر باش بێگومان ئەو چیرۆکانەی کە ئاماژە و پێکرد هەر لە دەستگای میدیای کورساتی شۆ لە کارمەندانیەوە دەست پێ بکەین هەتاوەکو دەرەوەی دەستگای میدیای کورساتیش کە دادەهێرۆ چاویان چاوی بە هەندێک کەس کەوتو هەرەکەیان خاوەنی چیرۆکێکی خۆیانن کە من پێرە گوێبیستی هەندێک لەو چیرۆکانە بووم لە کارمەندانی دەستگای میدیای کورساتەوە زۆر دڵم پێ خۆش بوو کارە جوانانی کە کردوویەتی بێگومان کورسات خۆی بۆ خۆی یادگارێکی گەورەی دادەیە و ئێمە لە من خۆم لە کورساتەوە دەستم پێکرد نەک لە کورساتەوە لە سنتەری گەنجانەوە کە هەر دادە دروستی کرد ئێمە و هەموو ئەو ڕەفیقانم کە ئێستا کارەکەن و تەنانەت ئەو کەسانی کە ئێستا ناوی گەورە و دیارن لە میدیای کوردیە هەمویان سێبەری دادەهێرۆ و سێبەری خاک و کورساتیان بەسەرەوەی و تەنانەت خاک بوو بە قوتابخانەیە کە هەموو ئەو میدیانی کە دواتر دروست بوون چەکەرەکەی هەر لە خاکەوە دەستی پێکردو و با بڵێن سێبەری هێرۆخانیان بەسەرەوەیە کەواتە باسێک لە دەقی ناساندنی پرۆژەکە بکەین کە هاتووە باسی لەو کردو کە ئامانج گواستنەوەی ئەزمموی ئەم خاتونەیە بۆ نەوەکانی ئایندا کەواتە چۆن ئەتوانین ئەم جۆرە ئەرشیفانە لە قاڵبێکی کلاسیکی دەری بکەینەوە بۆ نەوەکانی ئێستا بۆنەوەی داهاتوی بێگومان بگوازین بێگومان کاری ئەرشیفی تەنها کۆکردنەوە نییە وەک گوتم هەم خراستە بنەماکەی کۆکردنەوەی تۆ بتانی مادەی خامی باشت لە بەردەسا ببووی کە جارێکتر بیدێتەوە بە کۆمەڵگاری سیاسەتێکی کارکردنمان هەیە ئەمە لە دامەزراوی سەرۆکجەڵات تاڵەبانی کە هیچ بریتە لە دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان ڕابردووە ئێستا
چۆن بتوانین ئەو پردی پەیوەندیە دروستکەین بێگومان بە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم بە سوودوەرگرتن لە تەکنیک و زانیاری تازە کە خۆشببختانە ئێستا جیلێک پێگەشتووە کە زۆر ئاشنایە بە زانست و تەکنۆلۆژیای سەردەمی کە لەو ڕێگەوە ئێمە بتوانین جارێکتر ئەو بەرهەمە ئەرشیفیانە یاخود ئەو مادە خامانە بخینەوە کۆمەلگا لە ڕێگەی بەڵگە فیلم بێ لە ڕێگەی سینەما بێت لە ڕێگەی بڵاوکردنەوەی کتێب بێ لە ڕێگەی ئەو هەموو ئەپە جیاوازانی کە گەنجان بەکارێنن و ئێستا تۆ ئەبێ ڕێگاکان بدۆزیتەوە ڕێگای زانستی ڕێگای سەردەمی بدۆزیتەوە بۆی کە جارێکتر ئەم ناسنامەیە بدەیتەوە بە گەنجەکان بە کۆمەلگا زۆر گرنگە لە ڕێگەی بەرهەمەکانی دادەهێرەوە تۆ توانی خۆناسینیی گەورە بۆ خۆ دروستکەی بە تایبەت لە شوناسی کەلتوریە چونکە هێرۆخان باوەڕی بەوە هەبوو کە ئەبێز کە کۆڵەکەی کەلتور زمانە بێ زمانەکەمان بپارێزین و پاراستنی زمانی کوردی یەکێک بۆ لە ئامانجەکانی دادەێرۆ کە لە ڕێگەی دەستگا میدیایەکانەوە کە خۆشببختانە ئێستا ناوەندی چاپەمەنی و ڕاگەاندنی خاک و کورساتیش هەر لەسەر هەمان ئەو ڕێژکەیە بەردەوامە کە دادەهێرۆ بناغەکەی داناوە و جێگەی خۆشحاڵیەوە ئەمێ لێرەوە زۆر سوپاسی ناوەندی چاپەمەنی و ڕاگەاندنی خات و شانە بە سەرپەرشتیاری گشتی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد بکەم کە ڕەزامەندیدا لە بەکارهێنانی هەموو ئەرشیفانی کە لە بەڵگە فیلمەکە بەکارهاتوو وە سوپاسی هەموو ئەو لایەنانەکەین بە تایبەت دەستگای میدیایی کورسات کە هەمیشە هاوکاری دامەزراوی سەرۆکزەرا تاڵەبانیە بۆ ڕووماڵکردنی کارەکان یاخۆدە و بەرهەمانی کە هەیە و ئەو کەسایەتیانش کە بەبێ جیاوازی بەشدار بوون لەناو ئەم پرۆژەیە. دەستە خۆش بە کاگرێژان هەڵبەت ئەمە بەرنامەی زۆر زیاتر هەڵئەگرێتەوە حەزمە کرد باسەکەمان زۆر زیاتر بووایە ئینشاءڵڵا بێگومان لە داهاتوە کاری زیاتریشی لەسەرەکەین وەک دەستگای میدیایی کورسات ئێمە هەر بەردەوام ببین لە ئەرکی خۆمان